دووسەک پەلاماریان داینەکە ماوەسە کارزان نەبووە بڕوا بکە لە تووپەتیان نەکرد. کاتی نزیک دەوام بوو ناڵێم سعات حوت و نیو بوو تقریبا حوت و نیو حوت و چل دقه بوو کاتی دەوام بوو من کە ڕۆشتم شت بکڕم لە مارکێت کە گەڕامەوە ئەو حاڵەتەن بینی لە دوورەوە سیارەکە بەسەری باوەڕکە کە مناڵەکەم سوار کرد لە دوای ئەوەش هەر بە دوام دێن تاوەکو مناڵەکە ڕزگارەکەم و چوار سیارەکە ئەیگەێنمە ماڵەوە. سلااوتان لەوێت پێم بڵێ یەکو باوکی ئەو منداڵی کە دوو سەگ هێرەجە خەنە سەری لە تۆڕ کۆماتەکان بڵا بۆ تۆ حاڵاتی وا پێشتر بەسەری ئەوە هاتووە بە تایبەتی لە گەڕێکی کەلاری نوێیە وە چ داوکایتان هەیە؟ یەکەم سپاس بۆ خی گەورە کە مناڵەکەی من لەم پەلاماردانە سەلامەت بوو پاشان سپاس بۆ برای عزیزم مامۆستا کارزان یاریدەدەری بەڕێوەری قوتابخانەی کەلاری نوێیە من دەستی ماچەکەم لێرەوە کە بۆی ئۆکاری ڕزگارکردنی منداڵەکەم لەم پەلاماردانە وەڵاوەکو حاڵەت ئەمە یەکەم حاڵەت نییە من پێم وایە لە حاڵەت و بۆتە دیاردە لە بەرەی ڕۆژانە ئەم شتابینین بە حکمێ من کە خۆشم لە ناو پرۆژەکە گوندی کەلاری نوێ دوکانم هەیە هەر لەگەڵ راپۆرتەکەی خۆتانەوە بزان بینیتان کە دووسەک پەلاماری ئافرەتێک کۆمناڵێکی تریشیاندا ینی ئەم شتانە ڕۆژانە و بەردەوامە ببینی بۆیە داواکاری لە حکوومەت هیچ نەبێت چارەسەرێکمان بۆ بکە بە شێڵتەرێکمان بۆ بکاتەوە شتێکمان بۆ بکە بۆی بتوانین ئێمەش لەم کێشە ڕزگارمان بیوەک ینی مناڵێکی و کومناڵەکەی من تەلەبەی باخچەیە تەلەبەی باخچەیە 5 دقه لە ماڵ هاتەتە دەرەوە دووسەک پەلاماریان داینەکە ماوەسە کارزان نەبووە بڕوا بکە لە تووپەتیان نەکرد و پێشتریش بینیومانە بەخوا خەڵکی تر بۆ لەم گوندەی خۆمان گەزیانە بە کۆمەڵێک پارەی زۆری لەسەر خۆی داناوە جگەلەوە هەبوو وەز ئیدارایی باش نەبوو خەڵک هاوکاری کرۆ بۆی دەرزەکان لە بازار بچێنێ لەبەری ئەوەی من بزانم ئەو کاتی کە گەستبووی دەرزەکان دەست ناکەوت نازانم ئەم دەقە دەسەکەوێ یانە بۆیە داواکارین چارەسەرێکمان بۆ بکرێ ئینشاءالله.